بینینی ئەم دیمەنەی ناوچەی ڕەفح لە باشووری غەزە بەسە بۆ ئەوەی بزانیت چ دۆخێک لەو کەردە گەمارە دراوە دەگوزارێت. منداڵ، پیر و گەنج بەهۆی برسێتیەوە هاواران لێ هەستاوە و چاوەڕوانن دەفرێک خواردنیان پێ بدرێت بۆ ئەوەی لە ژیاندا بمێننەوە. دۆخی هاوڵاتیانی غەزە بە شێوەیەکە زۆرینەی دانیشتوانی کەرتەکە لە کەمپەکاندا ژیان بەسەر دەبن و بەشێکیشیان لەسەر شەقامەکان ڕۆژ دەکەنەوە. سەرڕای ترس و دڵە ڕاوچێ و خەمی لە دەستدانی ئازیزەکانیان فەلەستینەکان لە ئێستادا بەهۆی گەمارەکانی ئیسرائیلەوە خەمی کەمی خۆراک، ئاو، سوتەمەنی و پێداویستە پزیشکیەکانیانە. دۆخی برسێتی خەڵکی ناوچەکە هێندە خراپە، دەبێت بۆ چەندین کاتژمێر لەسەردا بمێننەوە، هەندێک جاریش بەدەستی خاڵی دەگەڕێنەوە. ئێمە هەموو ڕۆژێک دێین بۆ ئێرە بۆ ئەوەی کەمێک خواردنمان دەست بکەوێت، بەڵام دەبێت لە سەرێکی دوور و درێژدا بۆ ماوەی 1-2 کاتژمێر بوەستین و هەندێک جار خواردنمان دەست دەکەوێت و هەندێک جاریش هیچ خواردنێکمان دەست ناکەوێت. لەبارەی ئەم دۆخەوە سکرتێری گشتینەتەوە یەکگرتووەکان ئەنتۆنیۆ گۆتێرێز ڕایگەیاند لە کۆی 5 برسیترین کەسی جیهان 4 لە غەزەن وەک ئاماژەیەک بۆ خراپی دۆخی مرۆیی لەو کەرتە. بەداخەوە ناخۆشترین شت لە کارەکانماندا ئەوەیە دوای ئەوەی لە چێش لێنانەکە تەواو دەبین منداڵ بەتەمەن و ژنان بە قاپ و مەنجەڵی بچووکەوە دێن بەرەو ڕوومان و پێمان دەڵێن مامە هیچمان نەخواردووە، ئەم بەیانێنانمان نەخواردووە، پێویستمان بە خۆراکە، بەڵام خواردنەکە کۆتایی هاتووە و لەو کاتەدا ناتوانین هیچ بکەین. ڕۆژی هەینی ڕابردوو ئەنجومەنی ئاسایشینەتەوە یەکگرتووەکان بڕیارنامەیەکی پەسەند کرد کە داوای زیادکردنی ناردنی هاوکاری مرۆیەکانی بۆ کەرتی غەزە دەکات، بەڵام هێشتا کاریگەرەکانی دەرنەکەوتووە و خەڵکی بەدەست کەمی خۆراکەوە دەناڵێنن.